چەندین ساڵە پەرلەمانتاران دەڵێن مامەڵەی نایاسایی بە زەوی وزارەوە دەکرێت و موڵکی گشتی داگیر دەکرێت و کەسانی دەستڕۆیشتوو لە پشتی ئەم تاوانانەوەن. ئەندامێکی پەرلەمان دەڵێت بە هەزاران پارچە زەوی مامەڵەی نایاسایی پێوەکراوە، دەبێت هێزەکان هێزی دامەزراوەی بن و لە خزمەت داواکاری گشتی و دادگادا بن، بەڵام ئەوەی ڕوونە مافیاگەرایەتی هاوڵاتی نایکات و مامەڵە بە موڵکی شارەوانیەوە ناکات، ئەوە ئەوانن کە هێزیان لە پشتە و دەسەڵاتی باڵایان هەیە. ئەوی لە سلێمانی هەیە لەم چەند ڕۆژە ڕنگدانەوەی گەورە بوو بە هەزاران پارچە زەوی بە نایاسایی مامەڵەیان لەگەڵا کراوە، چ لە سلێمانی، چ لە ڕانیە، چ لە چوار قوڕنا، و ئەمە پێویستی بەوەیە بەڕاستی حکوومەت بە یاسا کارکە و هێزەکان هێزی موئەسساتی بن، هێزەکە هەرچی ناوە لە خزمەت دەستگاکانی دادوەریە بن، لە خزمەت دەستگاکانی دادگا و داواکاری گشتیا بن و ئەوان لە ڕێگەی دادگاوە ڕێکاری یاسایی بەرامبەر ئەو کەسانە بگیرێتە بەر و جوڵە پێکردنی هێز و پیشاندانی هەیمەنە و باسکردن لە مافیا ڕاست نییە، چونکە ئەوانەی کە لە پشت ئەو داگیرکاریەوەن هاوڵاتی ئاسایی نین. شارەوانی سلێمانی ڕایگاندوو ئەوانەی زەوی ئفراز دەکەن و دەڵاڵی دەکەن و کڕین و فرۆشن بە زەوی وەبەرهێنانەوە دەکەن خۆیان لە پشتی حزب شاردۆتەوە و بە ناوی دەسەڵاتەوە قسە لەگەڵ خەڵکی دەکەن. یاساناسان دەڵێن ئەو سەرڕۆیەی دەکرێت هەموولانە ئەمنیەکان بە تایبەت داواکاری گشتی لێی بەرپرسە و دەبێت ڕۆڵی داواکاری گشتی زیاتر بێت و سەر بە دامەزراوەی دادوەری بێت، نەک حکوومەت. گەندەڵێکی زیاد لە ڕادە لە هەرێمی کوردستانە هەیە، داگیرکردنی ماڵ و موڵکی گشتی زەوی، چەنەها شوێن هەیە بۆ پرۆژەی نیشتەجێبوون و چەنەها پرۆژەی تر کە موڵکی خەڵکە چەنەها پارچە زەوی نایاب دەستی بەسەر ئەگیرە لەلایەن بەرپرسە هەر گەورە و دیارەکانەوە بە جۆرێکە وای لێ هاتووە کە موئەسساتی دەوڵەت و حکومەت یعنی ناتوان ڕۆبەڕوویان بنەوە. دەستگای داواکاری گشتی لە هەرێمی کوردستانە خۆی دەستگایە کە سەر بە دەسەڵاتی جێبەجێکردنە سەر بە حکومەتە، ئەمەش وای کردووە کە سەربەخۆییەکی تەواوی نەبێ و زۆربەی جاری ڕەنگە کێشە بۆ گیر و گرفت بۆ کارەکانی دروستکرێت. بۆیە پێویستە دەستگای داواکاری گشتی ئەگەر ڕۆڵێکی کاراتری هەبێ پێویستە دەستگایەکی سەربەخۆ بێ یان بەشێک بێ لە ئەنجومەنی دادوەریان دەسەڵاتێکی تەواو سەربەخۆ بێ بۆی بتوانێت باشتر و خێراتر کارەکانی خۆی بکە. ئەو زەویانەی لە سلێمانی فراسکراون و فرۆشراون لە دەوروبەری سلێمانین، زەوی هەیە 4 جار فرۆشراوە و مامەڵەی پێوەکراوە. لە پار ساڵەوە بۆ ئەم ساڵ 20,000 تر چوەتە سەری 65,000 پارچە زەوی لەلایەن بەرپرسانی ئەمنی و سەربازیەوە کراون هەمووی، بە تایبەتی فەرماندەی هێزی پێشمەرگە و هێزە ئەمنیەکانی تر. سەریکە بای ملیارێ دۆلار زیاتر واتە 100,000 دەفتەر دۆلار زیاتر زەویان فرۆشتووە، کەسێ دادگایی نەکرد. هیوادارم خەڵک نەیکڕێ ئەمە نە تاپۆی هەیە، نە ئاوی بۆ ئەڕوا، نە کارەبای بۆ ئەڕوا، نە خەدەمات، نە شارەوانی. ئەگەر ئێستا ڕێی لێ نەگرێ ئەم 65,000 ساڵێک ترێ بە 100,000، 2 ساڵی ترێ بێ بۆ 200,000. وای لێ سلێمانی ئەبێ بە وێرانەیە کۆمەڵک شوێن مەتر کراوە، تاپۆی نییە، ئاوی نییە، کارەبای نییە، خەدەماتی نییە. ئەمە زەوی هەیە 4 جار فرۆشەوە بۆ ئەمەڵێ هیمنە ئەوەڵێ هیمنە، هەموو ڕۆژ شەڕ و کێشەی بێدەیانی. ئەمە عملیەکی ئاسان نییە، ڕاستە چەند بەرپرسێک بای ملیارێ دۆلار زیاتر زەویان فرۆشتووە بە ناقانونی. ئەوانەی لە پشتی فرۆشتن و مامەڵەکردن بە زەویە نایابەکانی سلێمانی و کڕین و فرۆشتنیان پێوە دەکەن، لە ئێستادا لەلایەن شارەوانیەوە بڕیاری وەستاندنیان دراوە. هەر ئەوەندەش نا، شارەوانی سلێمانی ڕایگاندووە لە مەودوا هێز دەجوڵێنین و ڕێگری لەم دیاردەیە دەکەین. ئێستا چاوەکان لەسەر شارەوانی سلێمانین و هەمووان چاوەڕوانن بزانن ئەو دەستانە دەبڕن یاخود تەنها قسە دەبێت.